ناو مەلیک فەیسەڵ ساتق سیانە ئەو باغێم بەدەستی خۆم دروست کردووە ئەوە زۆر خۆشە و بین لەو جێژنێش هاوڕێک دێت شتێک دێ دەستکە گورەی بە دەستکە گورەك و دەستکە ڕیعانەی پێشوازی لە یەکەم ئەوها یەکێک ئەجار ڕیعانی بوێ پونجی بوێ هەتا خواردنەکانی شراوانە دەشخورێن زۆر کەیف خۆشین لەگە یەکدی و هاتوێ یەکدیمە جێژنە ئەمە هەر بابەزار نەرێن جێژنەیە جێژنە دەزانین چەند نقاتیە قوربان ئەگە دەتەوێت درت خۆش بیاتوێ عالەمی بکە ئەگە دەتەوێت وچی منداران یاعین تەبیعاتێکی سافی کەتەبی ڕێزی لە مندار و بگرە پێشان بەبیرمان دێ پارەیان دەهینە پارە ئەو زە فلوس و نیودەرهام وڵای من تا تقریبان هەتا نێزیک فلوس دەفلوسەکەم بەبیر دێ چێ لەوی زیاتر بەبیر نایە نیودەرهام ڕعبمان وەرەگرت دەچوونە دوکانیا جا داندۆشیان دادنا لەگە چایە لە گوندی لە ئاخر گوندی دە دەشتی قەرازێ لە گوندی عەلی ڕەشی 6 مارما بوو پێش تێکچوونەکەی تەلەڤیزۆن و مەلەڤیزۆنی خوار نەبوو سێ کردویانە جێژن سێ کردویانە ڕەمەزان ویان زای ڕۆژەی مەیە لەکن عوزرەکەی مزگەفتە تێکەراو بوون و یەکدیان ماچ کرد و تێکرا بوون جێژن خۆشیەکەی لە چدا بوو ئەوەندە پێکە و پڕبێکدی بوون دوڕدەوی یەکدیان ماچە کردوان هاسایان لە یەکدیاری شە بەس زۆر کەس هەیە ئەمن جێژنەکان چیوە ماران ڕانەوەستایمان لە هەموو مزگەفتەکان و لەو نخۆشیش ڕانەوەستایمە بڕوا بکە مامۆستا لە دەرکەمدایە بە بێجامەچی اعتیادی دەرکەی دەکات و دەرێ فەرم و چت دەوێت دەرێم جێژنە ئەزە ئەوە لەکەم میچە لە کنی دانیش کۆمەڵە قسەکی گازاندە لۆ بکە لۆ دەبی گازانی بکە دریتون بی لە بە ئەوەی پێشوازی لەو جێژنە گەورەی نەکردیە هەر یەکێک پێشوازی لەو جێژنە گەورەی نەکە دریتوندا بەرەکەت ناکەویتە ڕسقی خۆڵقی خۆش نابی ئیلاقی لەگە دۆست و برادەکانی نابی لەزگە برێم جوانیش نابی یعنی جێژن جێژنە سونەتە گەورەکانە ڕاستەکەی لە قوربانی پێشانەمە بە بیرمان دێ بابمان هەزار ڕەحمەتی لێبی ئەمە کچکە بووین دێگۆ بەردیلیان پێگۆ ناو عیوانی وڵی بەردیلە بەخێوە کرا عیوانش زۆر جوان لە هەموو عیوانەکەی گران بەهاتر بوو جوانتر بوو دادەندرا بەس بەداخەوەڵان هەندێکی دەبینم بەدایان نەک بەردیلێک بەدایان مێگەلمەر بە سەر قوربانی لەسرە کەمتەر خەمە ئەو مارە دلۆچیە یعنی ئەم لێرانە قەدرێتکە لێرانە لەگە پیاوەشی بووم هات نخۆشەشی گرانی گرت چۆ ئەمرێ خۆی کرد کۆچی دوای کرد ئەگەر وچی ئەوە دێهات چ جوابی ئەو خوایە دەدەیوە قوربانی زین چەند گەورەیە قوربانی جێم لێ بووە ئەوە مەلایە چی ئەمچی عالی فتوانیمە وەشە قسەکە بەس ئەم دەیبیم ناوی فتوێ بدەم لە مردنێت دەجێرتەوە لە فیتنەت دەجێرتەوە لە ناخۆشیت دەجێرتەوە لە فەقیریت دەجێرتەوە لە دەستکورتی دەجێرتەوە لە هەموو دەرد و بەراو نسیبەتێک دەجێرتەوە توخوات شتێک ئەو بەرەکەتەیە بکوم نیوەی مارم ناکەمە قوربانی نیوە لەگە ژینگەی زۆر دۆستە هەر نەک لێرە هەر قەدیمیش بە کچکەی وە بمە لەگەر ژینگە و تەیر و تار و وچی کە و مریشی جوان و چیا زۆر دۆستم بەس ئێستا بە خۆ زانین شاری جێ نمایە ئەگەر جێ شەبی دراوسەیەکان یان بۆ نەگیان ئیزعاجە بن ئەو بە هەستام هاتمێرە 12 سارە تقریبان 6 سار ئەوانم چاک کردەوە هەر بە خۆمێرە خۆرم تێکردەوە عەزە ڕاستم کرد ئەوانەی هەیتم هەمووی نمونەیە ئەو مەرکانانی ئێستا دەیبینی تقریبان برێن 6 سارە کردیت و لێرە دەستم پێکرد سەبر جێەکەم زۆر کچکەیە هەنجی دینیام چند لەگە داریت کە چێ دار هەیە عساسی هەیەیان لەگە یەکدی وچی ئەوەیە یانی ئۆکسزی ناگونجێ یان هەیکەلی ناگونجێ یان ڕەجی بنعردی ناگونجێ زۆر دارەیە دەری ئەو دارە لۆ زەعیفە دارەکە لە بە ئەوەی زەعیفە لەگە دارەکەی دی کە شوایەکەی ناگونجێ وچی ئینسانیە عینی تەبعی ئینسانی دارە بەس قسە لەگە ناکە ئەوانم هەستام دەست پێ کرد ئێستا نوع گورم هەیە چی برێ هەیتم هەنجی دینیام هەیە خواردن هێلم هەیە دارچینم هەیە ڕازیانە قەدیمە کەس سۆرەکانە بۆ ئەوانم هەر زۆر ئەمە زۆر وەڵی زۆربەی خواردن 5-6 نەو ئەڕیعان پونگم هەیە عەفوەن 4 نەو ئەڕیعانم هەیە زۆربەی شتەکانیان بەردارن یان بۆندارن ئەو دارانەی بەریشیان نییە ئێستا چاندیتم ئۆکسنەکی زۆر بە قوتیانەیە نەک ئۆکسزیان ومەی ئەوروپینە نەک لۆمە دەرێ جێم لێ بۆ عەدەدەکی زۆریان پێگوتی مەعاردە لە 30 دۆرمی دەرێنە ناوی بتینی 5 دۆرمی زیادەکە قەوەتی عەردەکەی ئۆکسزنی و هەموو دارێکی بە قوتە ئەو دارەی سەرتەوە عادەتی برندبوونەکەش تشتەکەیە ئەمن بە چای خۆم نەبینم وەنارێم تقریبا ئەلعانەوە دەوری 7 مەتری برند بووە خیندیتمەوە لە راپۆرتەکەی دەرێ هەتا 30 مەتری برند دەبی چێ 30 مەتر گەلە برندە 30 تا 35 بەس لەکنە من
هەر نستەیان تشتاگە تاقیم کردەوە لۆم دەنەت لۆ نمونەی هەنجی دنیایان بە قوت بوو زعیف بوو عفوەن هەستام ئەو دارم لە ناوچان ئەو دارە بە قوتم ناوچان ئەو هەنجی دنیا و سەر بەخوا بەدەیان سندوقم لێ کردەوە هەمووش ڤیدیۆ موجود مۆزەکەش ئەو مۆزەی هەر وشە مۆزەکە ئێستا دەیبینی ئەو مۆزە هەردانە مۆزەک یەکەمین کەسە لاو لێراق مۆزی بگەینتێ بەدەیان ئەڵعاوشش پێ پیشاندەم هەر مۆزەک 200 تا 300 دانەی دەگری ئەو دارانە هەندێکیان دەرەوەنە ئەلانۆ شەمامکەی دامنایە دەیبینی دەرەوەیە ئەو کودیە زەردە تازە هاتی ئەو سارەوە تقریبا لۆتیپار بەراو بیتووە ئەوە دەرەوەیە ئەوانە هەمووی تازەنا ڕیعانەکانم دەرەوەنا هەندێکم نەوە پونگەکە دەرەوەیە ئەو گورە زەردا جوانترین گور نییە ساری دوازدەی مانجە گوری بدە ئەوە ساری دوازدەی مانجە هەموو مارش بۆم گوراوە ئەوە کاکە میرە ئەوە لە عمیان کچکەترا کاکە میر چێ بە خۆم ناوم مەلیک فەیسەڵ بوو مام عاجی نووری مامم ناوی لێ نابووم چێ بابم زۆربەی مامەکانم ناویان لێ نایە زۆر ئەمایان خۆشویستە بابم ئەوە سەرافەتی کردنەوەکی بابەشی ئەجا مام عاجی نووری ناوی لە من نا دوای مام زەوەر بە ڕەحمەتێ بووکی بابی بوو لۆمە پاشی بابمشی ناسوولعەکەی ڕۆی کۆچی دوایی کرد مام زەوەر زۆر سەرافەتی کردی ئەو مندارەمان زیادی کرد جوابی ڕەوان کرد داکەم گوتی دەبینایی میری میری مەلیک فەیسەلی گوتی ئیشاڵڵا هەر ئەو ڕێ دەگری بە سافی کوڕەکەی دیشم ناوی مەبەستە مەبەستی مەلیک فەیسەلی مەبەستیشم ئەوەیە هەموو پێکەوە دانیشن وە بزانین لە یەک عایلێ بووین چێمە لە چەند ڕۆژ ئەمە خوشک و براینە لە ڕووی ئیسلام لە ڕووی خاک لە ڕووی زمان لە ڕووی کەلتور هەمووی ئەمە خوشک و براینە پێم سەیری هەندە کەسێریان غەرەتێکی کرد وەڵا زگم پێی دەسوێ ئەوجا ئەویت کێشم کچەکەم ناوی شاجوانە ئەویت کە ناوی جوان خانە ئەویت کە ناوی هێلان خانە سەرافەتیشم لۆ دەکەن ئەو گورانە و زۆربەی سەردانەکانیش دەگەرم دادەنیشێ و دێ دەچ چاویان بوویتەوە ماشەڵڵە زیرەکە ئەوانە شەمامکەنە بەس شەمامکانە لێرە نینە نمونەنە ئەوەش شەمامکەی ئەوەش نەوعەکە ئەوەش نەوعەکە ئەوە لە شەمامکە کێ برێن جوانی ئەوە جوانەکەی جوانتر دیارە ئەوانە چەند نەوعەش لێرە نینەوە ئە لێرانە توێیەکانم چانە توێیەکانم دواتیە ئەوە پار کاکە ئەحمەدی نمونەوی هەلەبجەی تەپەتۆڵەکەی سیان توێیەکەی دامێ بەس ئەم تاستایمە دوو نەوع سێ نەوعیت کەشم کودیە ئەوە هەندێک لە مەچقەی خۆمان سولێمانی پێرێن پولەکە لە هەولێر پێرێن کودی ئەوە کودیە گەورەترە بی بە زووتر لێم کردەوە لە بە جەنابتان هینایتم پێم گوتی ئەوە کودی زەردە کودی خواردنێ هەم کودیشە هەم دەتوانێت ناو مەرکانی لە جێیەکی لە ماری بیچین یا عینوکی گوری شۆڕبتەوە پەلکەکەش ئەو هەدەیگری یاعین شەشی زۆر غەریبە ئەوە تقریبا سێ نەوعیت کەشی هەیە ئێستا بەس نەگەویشتێ بە خزمەت جەنابتان و تازە ساوایە دەستیان پێکردیە ئەوەندێ ئەلعانیش ئەگەیەک پرسیاریشی کرد ئەلعان لە وەختی شەمام کە چدەکە ئەو سار باران کەم بوو بە ئاوێم کردێ چێ بە خۆ دەزانی ئاوە چێ لەو وەختی شەمامکە نییە ئەو وەختی هەیە لەگە بیستانیە پێشان دەچین ناو بیستانی گندۆرەمان لێ کردو تەرۆزی سبێنان زوو لە گوندی لێمانە کردەوە بابم دەیگۆ هەڕۆ گەڕەکە بوو ناوی گەڕێ کۆسە بوو بەس ئەمە بیستانمان هەبوو دەیگۆ هەڕۆ گندۆرەی بینەوە سواری کەرێ بوون بەخوالەوەی گەورەترە بووم لە تێرکەی کەرێمان دەکرد دەیگۆ هەڕۆ لەکن مامۆستای لە عجرەی گندۆرەکەی ڕووکەن با لە گوندی تەوزیعێکە ئەو گندۆرە زیادی شێکردە و گوندەی ئەوەندە خوا بەرەکەتی یەخسپێ ئەوجا ئەو شەمامکانەمان دەدیتەوە بۆنی خۆش بوو ئەجا ئەوانە شارەیەکە نەوعەچ خۆ هەیە هەرێکە نوع بۆنەکە ئەو بۆنی قورسرە ئەو بۆنی سوکترە ئەوجا لەسە ئەو هیوایەتی کچکەی زۆر مەرخ شەمامکە و تشتی جوان و ئەوانەیە ئەو تویانە ئەوە لە باوەنور دەوعەت بووم ئەعانۆکە هەیە پیاوەکی شاعیرە میشت زاروباری پیشانداز گوتی وەرە ئەگە میوانم بیت نەوعەتوەیەکە دەدەمێ زۆر جوانە زۆر تۆم هەیە پیازم هەیە گوریشە هەر پیازی خواردنێ لە ئەڵمانیا لۆم هاتیە لە هۆڵندای لۆم هاتیە و مەتاتانە لۆ نمونەی هۆڵند هەرێکە دەورەتەکە هەمووی دەرەوەنە ئەجا یەک تۆ هەیە تۆی دامێ دەزان لەکەم دەیکەمێت چی حەج شتێک بی دەیکەمێ بە پشتیوانی خوارد ئەوە جەنجەڕە قەدەرێت کە لە گوندی چێشکە و زیارەتی هەستام جۆتی هەوجاڕیم کرد ئەوی شمالەکەنە ڤیددیوەکان دیتە جۆتم کرد ئەمن بە کچکەیم بەبیردی ئەمن ئەوە مچ خەونێ بەبیردی سوارم بەس ئەوێ ڕژێ کاک سەبع بە ڕێزگۆتی وەرە ئەوانە دەمێ ئەو تشتانە زۆر بەکاردەینی گوتم باشە ئەوە
دادەنیشتن ئەو پیاوە زۆر ماندی بوو یەک لۆی هێرەداوە ئەوەکە هەسپەکان دەسوڕان بەو ئارەی دەردە سەریەجە قەدر کەوچی جۆتەکەم کرد زۆر ماندی بووم ئەو کوڕەشم لەگەدا زۆر ماندی بوو ما قسەی دەکەم دەرم کورە باو باپیمە بۆ ئارەیە مەگەیەنتی ئەو ئارەقەی پێوە کردیا لۆ پێشان تشتەکە بوو ئەگەر جاعیرەکان ڕەخنەم لێ نەگرن دەیانگۆ کابرا ژنی مەدەنێتە عسکەری دەکەن لۆ نەبوونی دەدیت گرانی دەدیت ئەلعان هیچی نەدیتە سافی و عافی دوو مۆبایلی لە بەرچیە پڕی بەرچپارەیە کەس نەیگوتی ئەوە غەرەتە ئەوە ڕاستە و بۆ خۆی هەموو شتە خۆی پێ ڕاستە ئەمە ئەختیار دەهات لە مارێ میێوانە بوون ئەوتە دەشۆرەکە لە دەریەوە هەر قەدیمە مایە قەسەم بەخۆیەتە ناین دەخوات بە باوەشینە هەبوو تیرۆکمان تیارە کێشا بە پەشتەماری باوەشنەمان لێ دەکرد بابم دەیگۆ میوانەکە بە عادز نەبی میوان ئەوها گەورە بوو شەرمانەکە لە میوانی بینە پێشیان دانیشین نەکنی ئەلان بەداخەوە هەندێکم دیتە زگم پیانوسێ زۆرم پێ ناخۆشە یعنی عمری تەمەنی زۆر کچێ دەست لەسەرەوەی ڕیسپەکەی داشتێ خی گەورە بەو گەورەی خۆی شەرم لە ڕیسپی دەکات ئەجا عقی هەیە ئەمە ڕێزی یەکدی بگرین چەندی ڕێزی یەکدی بگرین خی گەور ڕێزمان لێ دەگری بەرەکەتمان دەکەوتە ناوێت دار یعنی ئاوەدانی لەگە ئاوی دار و گورگ ئاو ئاوەدانیان کەلیمەکەی قەدیمە ئاو ئاوەدانی بەخۆی زۆر مهمە ئەگەر ژینگە و خۆشید نەبی لە مارێ ئەگەر کەوانەکەم بدێ و ڕەخنەم لێ نەگری لەو قسەش لە هەر مارەکی چووی و هەر لۆ ژینگەکەمەها دوو تشتیان خاوین بوو بە هیچ مارەکی و مارێر مەخرێتی دوو باوە ئەساسە ئەو قسەی بکەم زۆر ئەساسە چی ئەوە بەریتانیەکان زۆر باسەکەن هەر مارەک تو یەکەم جار ئەدەبەکە ئەدەب نازان زمانی عالەمیەکەی چی پێدرێن ئەنگۆ زیاتر بەرنامەنە ئەو دوو جێخاین بە عەمام و ئەدەبەکە ئەو مارە هەموو خاوینە ئەوە یەک نقاتەکی یەکەم دومی ژینگەی مەلێرە ئەگە لە ماری دوو گورت نەبی دوو نارت نەبی ڕوا بکە مامۆستا گیان چیمە هەندە مارە خانێکی چەند قاتی کردیە قاتی سەرەوە قەدر کە میوانی بەڕێزەکی بوون زۆر بەڕێز میوانیم دەم قاتی سەرەوە زۆر دەچیدرێ بەخوا نازەم چی لێ نەچوومە ئەدی پارە و پولی ئەو قاتی سەرەوە گوناحبارە بیت دە 2 متر عەرزی دە 2 داری بچینە ژینگەکەی خۆل و ماروم دارەکەی خۆت خۆشکە وڵاتەکەی خۆت خۆشکە پەیامم ئەوەیە ئەگەر عالەم هیچ پێ نەکرا هەر هیچی نەبوو دوو گوری لە ژۆرەکەی خۆی بچینی دوو مەرکانەی دانێ دوو داری ئاودا دارەکە هەم ژینگەکەی خۆشەکە هەم لای خوش زۆر خێرەی گەورێت ئەمە دڵخۆشی خۆت فەڕاعی خۆت ئەو گورە نییە زەردەخەنە لۆ دەینی ئەگە جوانی دێ پیسەی سەر و چاوت درت خەم مشکلە هەموو لادەتە هێوارانەوە لە دیاری دانیشی زۆر میهمە ئەمە عەزیشم لێ هەمومان وشتەمەشان بەرکانە گورەکەشمان کرد هەموو دۆست و هاوڕێیەکانمان بەبیر بێتەوە ئەو پەلکەژوەری سێب کە برادەرشی زۆر خۆشەویست لە ڕۆیە